شتي وەکچە ڕۆمان باوکت ئێوەی خۆشەوێ؟ بابمە تەبعەن ئەمەی خۆش دێ. ئەو متمانە و ڕێزە هەیە لە نێوانتانە؟ بەڵێ هەیە. لەبەر چێ پرسیارانە دەکەی؟ شتێکت پێ ئەڵێم لە نێوان هەردووکمان بێت. باشە؟ شتی وەکچە باوکت ژنی دووەمی هەیە. و تو ئاگار لە خۆتە چ دەڵێ؟ گوێ بگرە. بابم شتی وا لەگەمە ناکە. بابم کو دڵی دێ ژنی بەسەر داکەم بینی. ئەوەی تو دەڵێی بوختانە. ئەلۆ ڕێدار؟ وا شێرزادم ئاگادار کردەوە. بڕۆ پارەکەی لێ وەرگرە. باش. خواحافیز. ئەو بوختان نییە. دوورە لە ڕاستی. باوەڕ بۆ شتانە ناکەم. بوختانە. ئەوە ڕاستیەکی تاڵە. ئەتو درۆی دەکەی. ئەمن ئێستا دەچمە لای بابم. دانیش یەک دەقەش دانانیشم. ئێستا دەڕۆمە لای بابم. ئەوە لە نێوان هەردووکمان نابێت. باوکەی ژیان پلانەکە وەک خۆی جێبەجێکە. باوک و کۆڕ لە ئێستا دوژمنی یەکەن. زۆر سەلام لێ بکە. ڕۆمان بوو؟ نا ڕۆمان نەبوو تلۆ نەنووسی بۆ شۆی چ دەوێت؟ ئەدی چێ بووە؟ بۆ جیرانە بوو لە دەرکەیدا. لۆ چێ هات بوو؟ کوفتاحقم لەگەڵ دەکەی دەبڕۆ بن و دەی بۆ شۆی. هێشتا ئەو تووڕێ. ساتی؟ ئەو پارەکەم لێوە. زوو بە بابڕۆی تاخیر دەبێ لێ بڕۆی نەفرەکە خانەی. بریتەکان تەواوە. ساعتێکی تر دەوێ بڕۆین. دەی با بڕۆین.